من باب المصادقة ومن باب المصادقة. لە کۆنفرانسێکدا لە شاری کەرکووک کە سەنتەری کەرکووک بۆ توێژینەوە ڕێکی خست بوو پلانی دوای داعش لە کەرکووک تاوتوێ کرا. بعد داعش نحتاج إلى عمل كبير جدا. دوای داعش پێویستیمان بە هەنگاوی گەورە هەیە کە پێویستە لە پاڵ هەوڵە سەربازەکان هەوڵی سیاسیش بخرێتە کار بۆ ڕوبەڕووبوونەوەی هزری داعش و دەستەبەرکردنی ئاسایش و ئارامی بۆ هەموو ناوچەکان لە پێش هەمویانەوە کەرکووک کە شارێکی فرێنێتەوەیە دەکرێت لەم پێناوەدا کار بۆ سڕینەوەی هزری داعش بکرێت و ئاوارەکان بۆ شوێنی خۆیان بگەڕێنەوە و ناوچە وێرانکراوەکانیش ئاوەدان بکرێنەوە. حتما دوای داعش سیناریۆ زۆرە بەتەکید داعش واز نایەنێت تیرۆستان واز نایەن هەوڵدەن بە هەموو شێوەیەک شێوونە ئارەمی کە ناو شارەکەەوە بۆیە ئەبێتن پلانی چاکە بۆەوەیکەوە بتوانین دوای داعشش ئەم مۆزعی کەساکە و ئارامی کە هەیە زیاتر پارێزرێەوە ئەو خراپەکارین کە ئەیانی ڕوودەن لە ناو کورکووکان نەهێڵین و یەکێک لەو هەنگاونی کە کراوە ئەم جۆرە سیمینارێک ئێمەوە کە کرا ئەبێ خەڵکان ئاگدار بکرێتەوە ئەبێ پلانیشی تۆکمە هەبێ و ئەبێ هەمولایەنەکان ئاگدارن بە هیچ شوێک هەوڵ نەدەن هیوا بۆ نەخوازیین کە بڵێن وڵای داعش تەواو ناوچەکەیانەمە نەخێر داعش بە تەواوبوونی ناوچەکان ڕزگارکردنی ناوچەکان بە تەواوەتی لە ناو ناچێ بەڵکو ئەمێنێتەوە. عمليات داعش بعد التحرير وخاصة في المناطق المدن ومنها كركوك. پەلامارەکانی داعش لە دوای کۆتایی هاتنی ئۆپراسیۆنە سەربازەکان لە عێراق چڕ دەبنەوە لە بەشێک لە پارێزگاکاندا لەوانە کەرکووک بۆیە ئەو لایەنە دەخوازێت لە ئێستاوە هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ داڕشتنی پلانی سەربازی تۆکمە بۆ پاراستنی ئاسایشی ئەم ناوچانە لەو ڕۆژەوە دەتوانرێت پلانێکی هاوبەش لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دابنرێت. بەرپرسێکی کێتی لە کەرکووکیش ڕخنە لە حکوومەت هێرێم دەگرێت کە پلانی بۆ دۆخی دوای داعش لەم ناوچانە نییە و بە پێویستیشی دەزانێت هەرێم هاوکار بێت بۆ داڕشتنی ئەو پلانە ئەم نییە. حکوومەتی هەرێم پلانی چییە بۆ دوای داعش؟ من پێم وایە پلانی نییە چونکە تا ئێستا پلانی نییە لەسەر ئەوەی ئەو لەسەر ئەم ناوچانە تەنها هێزی پێشمەرگەی کوردستان هاتووە کاری کردووە بۆ ئاوەدانکردنەوە یاخود بۆ هێورکردنەوەی ناوچەکان. من هیچ پلانیشی ئەو تۆم لیان نبینیوە و من پێشم وایە ئەبێ ئەو ناوچانی کە سنووریان لەگەڵ داعشا تەماسا خۆیان پلانیان هەبێ بۆ ئەوەی بتوانن لە دوای داعش چی بکەن بۆ منطقەکانی خۆیان. ئەژینا تا ئێستا پلانیشی تۆکمە یاخود بڵێ پلانیشی سەرتاسەری لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ ئەم کارە نییە. حکوومەتی هەرێم لە ئێستاە کۆمەڵێ بابەتی تێکەڵی یەکتری کردووە من پێم وایە بۆ خۆشیان فریای کارەکانی خۆیان ناکەون بۆیە ئەبێ ئێمە خۆشمان لە کەرکووک پلانمان هەبێ و ئیدارەی کەرکووک لەسەر ئەم بابەتاوە حیزب و لایەنە سیاسیەکان لەسەر ئەم بابەتە کۆبنەوە بکەین و ڕێککەوین لەسەر ئەوەی ئێمە خۆمان پلانمان هەبێ بۆ ئەوی لە دوای داعش چی بکەین لەم ناوچانە هەندێ کۆبنەوەش لەو بارەوە کراوە. بە بۆچوونی شارزانی بۆ ئەریامنی سەربازی داعش تا دێ ناوچەکانی ژێردەستی لە دەست دەدات و هیچ سنوورێکی جوگرافی نامێنێت بەڵام بۆ قۆناغی دوای داعش پاراستنی باری ئەمنی لە عێراق بە کوردستانی شەوە پێویستی بە پلانێکی ئەمنی تۆکمەی سەربازی هەیە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.